شێخ مەقسوود کێیە؟ وەپشاندەران بە دروشمی بژی شێر مەقسوود ڕژاونەتە سەر شەقام لە سەرتاسەری جیهان. بەڵام شێخ مەقسوود کێیە و بۆچی گەڕەکێکی حەلەبی سوورگایی بە ناوە ناونراوە؟ ئەو گەڕەکەی بە ناوی شێخ مەقسوود ناونراوە لە ناو شاری حەلەبدایە. بە گوێرەی سەرچاوەکان لە سەرەتای سەدای 19ەوە دروست کراوە، لەو کاتەدا کە فەڕەنسا حوکمی سووریای کردووە. ئەو کات ناوی گەڕەکەکە جەبەل سەیدە بووە و زۆرینەی دانیشتوانەکەشی مەسیحی بوون. هەڵکەوتێکی جوگرافی زۆر گونجاوی هەیە و لەسەر گرجێکی ناوگەڕەکەکە کڵێسایەک دروست کراوە. لە دوای کڵێساکە لە شاوی زۆری خەڵک ڕویان لە ناوچەکە کردووە. هاوشانی کڵێساکە موسڵمانەکان مزگەوتێکیان بۆ خۆیان دروست کردووە. لەسەر بنەمای پێکەوە ژیان لەو گەڕەکەدا هەم موسڵمانەکان و هەم مەسیحیەکان بەخۆشی و ئاشتی ژیاون. مێژووی فراوانبوونی گەڕەکەکە شەگەڕێتەوە بۆ نێوان ساڵانی 1938 بۆ 1949 کاتێک خەڵکێکی زۆر ڕویان لە ناوچەکە کردووە. بەشێک لە سەرچاوەکان باس لەوەکەن لەو کاتەدا بۆی سەرکوتکردنی شۆڕشەکانی باکووری کوردستانەوە ژمارێکی زۆری هاوڵاتیان بەرەو خاکی ڕۆژئاوای کوردستان شوێنیان گۆڕیوە. بەشێک لە سەرچاوەکان باس لەوە دەکەن لەو کاتەیە بەهۆی سەرکوتکردنی شۆڕشەکانی باکووری کوردستانەوە ژمارێکی زۆری هاوڵاتیان لە کوردستانی باکوور بەرەو کوردستانی ڕۆژئاوا کۆچیان کردووە. لەو کاتەدا لەنێو ئەو خەڵکەی کە لە جەبەل ئەلسەیدا نیشتەجێ بوون پیاوێک هەبوو کە ناوی شێخ مەقسوود بوو. ساڵی 1947 شێخ مەقسوود چۆتە ئەو گەڕەکەوە و پیاوێکی کورد بووە. لە نێودراوسێکانیدا بە پیاوێکی چاکەکار و بەخشندە ناسراوە. ئیسلامی ڕاستەقینە لە ناویدا بەرجەستە بوو بە سەرچاوەی ڕێنمایی بۆ هەمووان، جا چ بۆ ڕاوێژکردن بواە یاخود ئامۆژگاری یانیش بۆ فێربوون بێ. شێخ مەقسوود لە ساڵی 1952 لەو گەڕەکە کۆچی دوایی کردووە. هەزاران دانیشتووی هەم عەرەب و هەم کورد، هەم مەسیحی و هەم ئەرمەنی هەم موسڵمان ئامادەی پرسەکەی بوون بۆ ئەوەی شاد حاڵی دڵسۆزی و خۆشەویستی و چاکەکاری ئەو پیاوە بن. دوای کۆچی دوایی شێخ مەقسوود ڕۆژانە بە سەدان کەس لە دانیشتوانی ئەو شارە ڕویان لا گۆڕەکەیە کرد کە دەکەوێتە نزیک ئەو گەڕەکەوە کە بووە زیارەتێکی ئاینی بۆ خەڵکی سەرتاسەری حەلەب و ئەوێش مەزارەکەیەتی. دواتر لە خۆشەویستی خەڵکەکە بۆ شێخ مەقسوود ناوی گەڕەکەکەش بە ناوی ئەم کەڵە پیاوە ناونرا.